ئێران ئامادە بووە هیوادارین ڕاگەیاندنەکان ڕووداوەکانی ناو قاعچکە دانیشتەکان ڕاستەوخۆ پەخشکراوە و هیچ بڕگەیەکی لێ نەشاردراوەتەوە بۆیە ئەمە وازەحە و دەشتوان پەیوەندی بۆ کۆنسڵخانە بکەن کە ئێمە پەیوەندیمان کە ئاماژەم بە ناوەکانیان کرد بۆ ڕاستی وەکو دەزانن پرسی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئێمە بەرەو قۆناغێکی گرنگ دەڕۆین و چەند مانگێکی ماوەکە بۆی وادەکە کەوتایی دێتن و ماوەیەکی لە نێوان کوتەلە سیاسیەکان و لایەنە سیاسەکان تا دوێنێ شەویش جێگەی گفتوگۆ و هەوڵی دیپلۆماسی بووە ئەمە پرسێکی گرنگە بابەتەکە بابەتێکی گرنگە بۆیە بۆ وڵاتانی دۆستی کوردی ژەوانی کە کۆنسڵخانەیان هەیە جێگەی باق و گرنگ بوو بۆیە لەسەر داوای خۆیان و لەسەر داوەتیش ئەوانە تیمان بە باشنەکەی پەرلەی بۆ جگە لە حزوری هەبووە وڵاتانی تریش بە پێی ئەهمیەتی پرۆژە یاساکان کە لە وڵاتانە گرنگە یا پرۆسی سیاسی لە وڵاتی لە هەرێمی کوردستان چەند گرنگە ئەوان دێن احتیمام پێ دێن حزوریان هەیە لە دانیشتوان بڵێن قۆنسڵخانە ئێران نقطە نیزامی هەبووە یان تێبینیە بۆ لەسەر پرۆژەشتیوە هەیە ئەوە هەمووی دوورە لە ڕاستی و پەیڕەوی ناوەخۆڕێن نەک بە نوێنەری دیپلۆماتکاری وڵاتان دوورە و دڵنیاتان دەکەمەوە دانیشتنەکە زۆر ئاسایی بەڕێوە چووە و تا ئێستاش دەرفەتێکی زۆر لە بەردەم هێز و لایەن و کوتەلە سیاسەکانی نێو پەرلەمانتە لە دەروی پەرلەمانیش هەیە بۆ ئەوەی بگەنە جۆرێک لە ڕێکەوتن سازان لەسەر پرسێکی گرنگ کە پەیوەندی بە هەڵبژاردننی پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان هەیە و ئەو پرۆژانە کە خوێندنەوەیان بۆ کرا ئەمە کۆتایی دنیا نیە ئەمە سەرەتای دەستپێکێکی تازەیە بە پێ پەیڕەوی ناوخۆ کۆمەڵێک ڕێکار هەیە پێشەوەی کە ئەم پرۆژە نێوهۆڵی گوۆ لەسەر پەرلەمان هەیە اینجا راپۆرتی خۆی بداتە سەرۆکایەتی کەی ئەم راپۆرتە تەواو ئەو کاتە ئەو پرسە جارێکی تر دێتەوە نێو هۆڵی پەرلەمان و لەوێدا بەرگە و مادەکان گفتوگۆی لەسەر دەکرێ و بڕیاری لەسەر دەدرێت بۆیە ئەمڕۆ دەرفەتێکی باش ماوە لە بەردەم هێزە سیاسی ئەوانەی بایکۆتی دانیشتەکەیان کرد و ئەوانەی لە نێو دانیشتەکەشدا بوون بۆ ئەوەی دەوام بن لە گفتوگۆ لە نێوان خۆیاندا تا دەگەن بە جۆرێک وتون و سازان بۆ ئەوەی لە داهاتوودا یاساکە بە شێوەیەک دەربچی یەک ریزی نیشتیمانی و پرسە نیشتیمانیەکان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان یەکلایی بکرێتەوە ئەمە هیوادارین کاریگەری نەبێت کە دوو پرسی جیاوازن ئەمانە هەموو ماسووری لەسەر لە بۆ شاهید نیشتیمانی لەسەر بێ هەموو لایەکەمە یەکەم جارنی بایکۆت دەکرێت چ لەم خولە چ لە خولەکانی پێشوو بۆ تایبەتی چەندین جارلی سیاسی هەبووە بایکۆتیان کردووە بەڵام دواتر گەڕاونەتەوە و گەیشتونە جۆرێک لە سازان و تەوافق لەسەر ئەو پرسانەی کە جێگەی خلاف بۆ لە نێوان